باس لە بابەتێکی گرنگەکەی کە پەیوەستە بە جیهانیکردنی فیلمی کوردی کە هەمیشەویستمانە کە ئێمە وەکو میلەتی کورد خاوەنی ئەوەی کە ئێمە چۆن بتوانین فیلمی کوردی بەرەمبێنین، چۆن بتوانین ئەم فیلمە کوردیانش تەنها لە ناوخۆیانە بێ بەڵکو ببرێتە دەرەوە. ئەم فیلمە کوردیانش هەندێکیان کۆمەڵە مێژوو و هەندێکیان لەسەر کەلتور و هەندێکیان لەسەر دابوونەریت و هەندێکیشان لەسەر ئەو داستانانەی کە لە ڕاپرتووی ئێمەیە کاری لەسەر کراوە بتوانن بە زمانی کوردی جارێکی تر لە نێو سینەماکانە نمایش بکرێت. لەم نێوەندەیە و لە دەستپێشخەریەکانە ئێستا چەندین کوردی دڵسۆزمان هەیە کە لە دەرەوەی وڵات لە وڵاتانی ئەوروپا نیشتەجێن. لەم وڵاتانەش ساڵانە کۆمەڵی فستیڤاڵی هەمە جۆر ڕوئەیات و ئەم فستیڤاڵانەش پێویستی بەوەیە کە کورتایە بەشدار بێت و بەشداربوونی کورد وای کردووە کە بتوانن بۆ خۆیان فستیڤالێک ڕێک بخەن، خۆیان بتوانن دیدارێک ڕێک بخەن، خۆیان بتوانن کۆمەڵە فیلمی کوردی نمایش بکەن و بتوانن لەوێ لەم ڕێگەم فیلمانەوە هەم زمان و کەلتور و دابوونەریتی ئێمە بە جیهان بناسیێنین. لەم نێوەندەیە لە وڵاتی ئەڵمانیا کە ئەمڕۆ بەڕێز کاک ئەمیر تەها وەکو ڕێخەری دیداری فیلمی کوردی کە بەڕێزیان لەوێ ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان نابێ، دیداری فیلمی کوردی لێوێ ڕێک دەخرێت و بە خۆشحاڵیەوە کە ژمارەیەکی زۆر فیلمتیایە بەشدارە بێت کە ژمارەکەی 74 فیلمە و لەم نێوەندە شازانی کە لە ماوەی ڕابردووە چەند فیلمێک ئێستاش لەسەر شاشەکانی سینەماکان بەردەوامی هەیە و خەڵکەچێ بۆ سێری کردنی فیلمی ئالوودە و چەند فیلمێکی کەشمان هەیە کاتوانن بینەری بن ئەمانە گەر بچێتە دەرەوە لە ناو وڵاتانی ئەوروپا لێش نمایش بکرێت لە سینەماکان پێگومان بە خۆی تایبەتمەندیەکی خۆی بێ ئێمەمانەیە لە ناوڕۆکی دیدارەکە و دەستپێشخەری دیدارەکە و بزانین ئامادەکاریەکان بە چۆ گەشتووە. ئێستا زۆر بەڕێز کاگەمیر تەها لە ڕێگەی سکایپۆ لە وڵاتی ئەڵمانیا لەگەڵمانەیە. کاگەمیر سڵاو لێ بێت، بەیانی و باش. ئەگەر گوێبیستی من بیت سڵاو لێ بێ. زۆر زۆر سپاس بۆ تۆ کاگەمیر کامڕۆ ڕاستەوخۆ لەگەڵمانە بوویت. پێمان خۆشە سەرەتا لە ڕێخستنی دیدارەکەەوە دەست پێ بکەین، بزانینم دیدارە چۆن ئامادەکاریتان بۆ کردووە و چۆن توانیتانە و فیلمانە وەربگرن کە بتوانن لە دیدارەکان نمایشی بکەن. بڵێ بێگومان ئەرچی هەموو کوردێکە کە لە دەرەوە ژیان دەکە ڕابردوو زمان و کلتوری خۆی لەبیر نەکە. ئێمەش لەم سۆنگەیەوە کە من خۆم فیلم سازم و لە بواری فیلمدا شتانە زۆر کارم کردووە بارکەم زانی کە بتوانین لە وڵاتی ئەڵمانیا و بە تایبەتیش لە ڕۆژاوای ئەڵمانیا کە ئەو بابەتانە تێیدا نییە ویستمان دیدارێک بکەین بۆ فیلمی کوردی. ئەوە بوو لە کۆمەڵی خۆمان کۆمەڵی کولتوری کوردانی دوورن کۆبوونەوەیەکمان کرد و بڕیارماندا کە ئەم دیدارە ساز بکەین و داوامان کرد لە دەرهێنەران و پەیوەندی کەسی و ئەوانە داوامان کرد کە فیلم بگەنە فستیڤال یانەوەتە بڵێن دیدار بۆ ئەوەی ڕنگ و دەنجی کوردی کللتوری کوردی ئێش و ئازارەکانی کورد بدەینە گوێ و چاوی ئەڵمان و ئەو پەناهەندانەی کە غەیری ئەڵمانن لە ئەڵمانیا ژیان دەکەن. جالەبەر ئەوە بڕیارماندا ئەم دیدارە بکەین. خۆشبەختانە دیارە زۆر فیلم هاتن بەڕاستی بە تایبەتی 4 فیلمی عەرەبیشمان بۆ هاتووکەی من ڕاگەاندنێکی عەرەبیمان کرده بوو بۆ ئەو کەسانی کە سۆرانیەکان باش نییە. 4 فیلمی عەرەبی هادەوانەمان داوای لێبوردنمان لێیان کرد و ڕەتمان کردەوە. بەڵام نەک 39 هەمیشە وتبوو زیاد لە چلیش هاتە بوو، بەڵام لەبەر خۆت دەزانێت بێ فلتەرێک هەبێ بۆ ئەوەی بڵێ ئەم فیلمە پیشان بدەین یان ئەمە پیشان نەدەین. ئیتر ڕوەستاین لەسەر 18 فیلم لەگەڵ فیلمێک کە دیدارەکەی پێ دەکەینەوە ئەویش فیلمێکی جوانە و دەربارەی ئەو کارە ساتەی کە بەسەر برا و خوشکە زیدیەکانمان هات دەربارەی ئەوانە ویستمان دیدارەکە بۆ بکەینەوە. زۆر باشە. لەگەڵەوەی کە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا چەندین فیلمی کوردی هەیە کە لەسەر شاشەی سینەماکان نمایش ئەکرێت، بەڵام ئەم فیلمانە لە ئاستە جیهانیەکاندا ئاستی سینەمای کوردی لە ئێستادا چۆنەوەی کە بتوانێت ئەم فیلمانە ببرێتە دەرەوە و وردە لە دیدارە جیهانیەکانیشدا بەشداری پێ بکرێت. باش تێی نەگەیشتمە بەستت ئاستی فیلمەکان؟ بەڵێ سەبارەت بە ئاستی فیلمی کوردستان، فیلمە کوردیەکان. بڵێ خۆشبەختانە
بێگومان لە هەر دیدارێک لە هەر فستیڤالێک ئاستی جیاواز هەیە. من خۆم بەشداریم کرد لە فستیڤاڵی بەرلینالە لە بەرلین، لەوێ فیلمی وان بینی ینی بیرم دەکرد بە چۆن لیژنەکە فیلمی وایان وەرگرتووە. جا لەبەر ئەوە دیدارەکەشمان ئاستی زۆر باش و نۆرمالیشی تێدایە. جا کوالیتی بەڕاستی فیلمی زۆر جوانی تێدایە. فیلمی وایە هێشتا یەکەم جارە کەسەکە دروستی کردووە، هێشتا نەیناردوو بۆ فستیڤالەکانی، شتین زۆرە نازدار و جوانن. باس لە کورد دەکەن، باس لە ئێش و ئازاری کورد دەکەن. کوالیتی چەند زۆری هەیە، مەسەن بۆ نمونە تۆ کوالیتی ئایا وەکو کامیرە و تەکنیک یان وەکو ناوەڕۆک و چیرۆک، هەم لە ڕووی کامیرە و تەکنیکەوە هەم لە ڕووی چیرۆکشەوە زۆر جوانن. ڕووی ئەویان هەیە ئەڵمان و غەیری ئەڵمان و ئەوانەش بیبینن کورتی خۆشمان تەڕان، چونکە ئەم کورتە فیلمانە عادەتەن کورتە فیلم هەر خۆی کەمتر بۆ بینەرە، زۆرتر ینی بۆ فستیڤال و ینی مەگەر لە شوێنێک ئێستا لە هەولێر شتێکیان کردو بە ناوی سینەما و جەماوەر، ینی شتێکی باشە، ینی کۆمەڵێک کورتە فیلم بۆ جەماوەریش پەخش دەکەن ئەو فیلمانەی کە زووتر دروست کراوە. بەڵام وەکو کواڵەتی کە باست کرد بەڵێ ڕووی ئەوەی هەیە بینەری غەیرە کورد و کوردیش ببینێت. زۆر باشە. کاگەمی لەگەڵەوەی کە ئێوە وەکو ڕێخەری دیدارەکە و لە هەمان کاتی شاتوانیتانەکە ژمارەیەکی زۆر لەم فیلمانە وەربگرن، فیلمەکان لە هەر چوار پارچەی کوردستانەوە یاخو بە شێوە زاراوەکان لە ڕۆژهەڵات بۆ نمونە لە باشوور لای خۆمان لە باشوور، یعنی ئەمانە هەمووی بە شێوازێکی باش توانیوتانە کاری لەسەرکەن، لە باکوور توانیوانە کاری لەسەرکەن، لە ڕۆژاوا زان کاری لەسەرکەن. ئەمانەتان کۆکرێتەوە کە بتوانن لە ئێش و ئازارەکانی ئەو کوردانەشی لە پارچەکانی تری کوردستانن کە بە چەندنی شێوازکاریان لەسەر کردووە ئێوە بتوانن لەم دیدارەیان نمایشیکەن. خۆی بەشی ڕاگەیاندنمان هەیە لە کۆمەڵەکەمان، بەشی ڕاگەیاندنمان ئاگاداریەکمان بڵاو کردەوە کە ئێمە ماوەی تقریبەن زیاد لە مانجێکیشمان دانا بۆ ئەوەی هەر کەسێک کە بتوانی پێی ڕابگا بتوانی فیلمی بنێرێ و ببینێ. بە ئەڵمانی کردمان ئاگاداریەکە، بە کوردیش و بە عەرەبیش کردمان بۆ ئەوەی ئەو کەسانی کە کوردیان باش نییە یا شتێکی وە بتوانن ببینن. خۆش بەختانە مەسەن لە باشووریش فیلم هەیە، لە ڕۆژهەڵاتیش هەیە، کۆمەڵێک کوردانمان لە وڵاتی بەریتانیا کە فیلم دروست دەکەن ئەوانیش هەیەە. تر بڵێن ئەوە کە بڵین تێکەڵەیەکی جوانە، ینی کرمانجی مەسەلەن سۆرانی بڵین ینی تایەتی بەڕاستی و ئەگەر سیر بکەین ینی ئازاری و مەینەتەکانی ئەمەی کورد تقریبەن 180 هەر وەکو یەکە لە یەک بازنەیە. بۆ نمونە هەمومان داوای ئازادی دەکەین بۆ کورد، هەمومان پێمان خۆشە وڵاتێکمان هەبێ، هەمومان پێمان خۆشە لە ژێر زەبر و زەنگ نەبین. لەو چەند ڕۆژێ ڕابردوو لە شاریوان ینی ئەم کارە سات و ئەو شتانە ڕووی تقریبەن هەر وەکو سلێمانی و هەولێر و ڕۆژهەڵات و ئەوانەیە، ینی تقریبەن ئازارەکانمان وەک یەکە. ینی فیلمێکەکە لە ڕۆژهەڵاتەوە بێ باوەڕکەم ینی تعبیر لە هەموو کوردەکە، لە سلێمانیەوە بێ تعبیر لە هەموو کوردەکە، ینی تقریبەن هەمووی وەکو یەکە. و تێکەڵەیەکی زۆر جوان هەیە لە ناو دیدارەکە، یعنی هەتا فیلمی ئەنیمێشن هەیە، دوکمنتەری هەیە، تێکەڵەیەکی زۆر جوانە. دەستان خۆش. زۆر باشە. هەمیشە هەڵێن لەوەی کە هونەر بۆ گەیاندنی پەیامەکانە، بۆ گەیاندنی ئەو ئازار و ئەو شوناسێک ئەو میلەتە هەیەی بۆی بگەێنە بە وڵاتایان دیکەش. تا چەند گرنگە ئەم جۆرە دیدارانە بۆ ئەوی هەموو جیهان بزانێت لەوەی کە کورد بە چیا تێپەڕیەوە، بۆی شوناسە و مێژوەکەی بتوانێت لە ڕێگەی فیلمەوە بە شێوازێکی جیاواز ئەم جارە بیباتە دەرەوە. وڵی بە زۆرێش کە پرسیارەکەت بکەی زەحمەت نەبێ. ناساندنی ئەم شوناسەی کورد لەوەی کەم ئەگەر پەڕەکانی مێژوو هەڵدەینەوە ئەبینین کە کورد بە چەندین ئێش و ئازاردا تێپەڕیوە،
بەڵام ئەم جار لە ڕێگەی هونەرەوە بتوانرێت ئەم پەیامەی بگەیەندرێت ئەم پەیامەی بگەێنێتە دەرەوە بۆی خەڵکانی دەریشەوە بزانن لە ڕێگەی فیلمەکانەوە بزانن کە کورد بە چیا تێپەڕیەوە کورد چه ئازارێکی بینیوە. خۆ نمونەی زۆر جوانمان هەیە لە بوارە ینی بۆ نمونە با ئێمە بگەڕێنەوە تۆزێک زوو ینی هەشتایەکان ئێمە بەڕابەری سینەمای کوردیمان کە یەڵمازگۆنایە توانی بە قوربەسەری و نەهامەتی ئازارەکانی کوردی باکوور بگەێنێتە وڵاتی ئەدەب و هونەر کە فەڕەنسایە توانی لە فستیڤاڵێکان پیشانی بداکە بتوانی کە خەڵاتی سڵەدار خولمای زێڕین لە 84 بەدەست بێنێت ئەفو لە 82 خێت لە 84 جامە بەستم یعنی ئێمە توانی ومانە خۆ تا ئاستێک بەڵام ئایا ڕێژەی ئەو فیلمانەی کە دروست دەکرێن و باسی ئێش و ئازار بکە ڕێژەی ئەم فیلمانە کەمە یعنی زۆر جار سینەماکار بیر دەکاتەوە زۆرتر ئینسانیانە تەمەشای بابەتەکە بکە لە کاتێکدا بە پێچەوانەوە دەبینم پێویستە ئێمە لەسەر چیرۆکی کوردی کار بکەین بۆ نمونە تۆ بتەوێ ئێش و ئازاری خۆت بە خەڵک بناسێنی پێویستە تۆ بۆ نمونە بابگەڕینەوە سەر فیلمەکانی هیندی تۆ کە دەچیت هەر فیلمێکی هیندی تەماشا دەکەی کللتوری ئەو وڵاتە دەبینی زمانی ئەو وڵاتە دەبینی یعنی هەموو ئەو پێکاتانەی کە ئەو کەسایەتی ئەو وڵاتە پێیدا تێپەڕیوە و دروستی کردووە ئەمانە تێیدا دەبینێ مەش پێویستمانە لە سینمای کوردی فیلمی لەو جۆرە دروست بکرێ بۆ نمونە داستانەکانمان ڕۆمانەکانمان کە بەڕاستی شاکارن و هیچ کەمتریان نییە لە بەرامبەر شاکارەکانی دیکە بەڵکو باشتریشن چونکە ئێمە زۆر واقعی و ڕاستگویانە بۆ نمونە خۆشەویستیمان کردووە دژی داژێت کە وەستاوین ئەوانە هەر بۆ نمونە فیلمی ژانی گەل لە ڕۆمانێکی جوانی کوردی وەرچیداوە و کراوەتە فیلم و ینی باسی ئازار و ئێشی کوردەکە لە قۆناغێک لە خۆناغەکان فیلمی تریش بۆ نمونە کەسێکی بیانی کە یەکەم فیلمی کوردی دروست کە دەربارەی ژیانی کوردەواری وانە ئەمانە هەمووی هەنگاون بەڵام ئایا ئێمە پێویستمان بە چەند هەنگاوە تا بتوانین ئەم ئازارانە بە خەڵک بناسێنین شایی کوردی بناسێنین کاکە ژیان باوەڕی کەمەوە ماستی هەولێر و گەزۆی سلێمانی و دەبێت ببینن بڵێن ئەمە گەزۆی سلێمانیە کە ڕۆژێک بیانیە کاتە سلێمانی بڵێ حەزم لێ ئەم گەزۆی بخۆم ئەمانە هەمووی شتن ڕاستە وردن بەڵام تۆ بۆ نمونە شایی تا حدێکی باش بۆ نمونە ئێمە هەموو ساڵ نەورۆز دەکەین و پیشان دەدەین تا ئاستێکی باش بۆتە ئەوە یعنی ببینێت کە کللتورەکەمان وەکو خۆشیەکانمان چییە بەڵام نەماتوانیوە زۆر شتی تر هەیە کە بیگەینینە بەرژێ و چاوی بینەری ئەوروپی چکە زۆر کارمان پێویستە زۆر داستانی جوانمان هەیە داستانی پێشمەرگایەتیمان هەیە پێویستە ئەمانە بکرێنە فیلم باشە کاگەمیر خۆی لەگەڵ هەموو ئەو بابەتانی کە بەڕێزت ئاماژەی پێ زۆر گرنگە کە ناساندنی کەلتور و دابوونەریتی ئێمەیەکە بە جیهانی بناسین دەناساندنی کووردە بە زمانی کوردی کە چەنە نەهامەتی بەسەرا هاتووە لەسەر و هەموو ئەو شۆڕشانەی کە کراوە لە کوردستانە لەسەر و هەموو ئەو کەسانەی کە خوێنیان ڕژاو بۆم ئازادی کە ئێستا هەیە و کە ئێمە زیاتر داوا ئەکەین کە ئەوەیە کە بتوانین هەمومان یەک بگرینەوە و بتوانین لەژێر یەک باڵا دەستاپین کە باس لە دیموکراسی و ئازادی و پێکەوەژیان بکات لە هەمان کاتیشە ئێمە ئەتوانین لە ڕێگەی سینەماوە هەموو ئەو مێژۆ جوانی خۆمان جارێکی تر بینەوە بە جیهان بڵین کە ئێمە خاوەنی ئەم ڕابردۆ جوانین بۆیە داوای مافەکانی خۆمانەکەین خۆ زۆر جار ئەڵێ سینەما ئەبێتە ئەو کەیسەی کە لە دادگاکان زۆر جار لێکۆڵینەوەی لێ نەکرا بەڵام لە شاشەی سینەماکانەوە خەڵکی هێنایە جۆش و توانرا کار لەسەر بابەتەکان بکرێ هەر دوور نەڕۆین بۆ نمونە تۆ چەند نمونەیەکی جوانێنایەوە بەهمەنی قوباتی لە ڕۆژهەڵاتی کوردستان فیلمە کوردیەکانی برد تا ئەمریکاش ڕۆی بۆ نمونە ئێمە باسی ڕۆڵی ژن بکەین کە لە ڕابردوو ئێستاشا چەنە قارەمان بوون بەرامبەر هێزێکی ڕەژوەستانەوە کە جیهانیان نوێمە شەڕەمان پێ نەکرا ئەی چۆن ئەمە لە ڕێگەی سینەماوە بیناسیێنین ئەتوانین کار لەسەر ئەمە بکەین کە بتوانین زیاتر کورد ئاشنا بکەین بە جیهان و بە وڵاتانی تر
بەدڵنیاییەوە تۆ باسی بەهمەنی قوبادیت کرد. بەهمەنی قوبادی بۆ نمونە تا ئێستا بۆ نمونە نەڕۆشتە ئۆسکار کاتی خۆی من لەگەڵ بەتین قوبادی وەکو ئەکتەر بەشدار بووم فیلمەکە لە ئۆسکاریش پەخش کرا. خۆ بابەتەکە لەوە نییە تۆ فیلمت بڕاتە فستیڤالێک یان بابەتەکە زۆر لەوە گەورەترە، چونکە من فیلمێک دەکەم دەینێرمە دە فستیڤال لە دە فستیڤال لە کاتێکی دیاری کرا و 200 کەس دەیبینێ و کۆتایی دێ، بەڵام ئایا ئێمە چۆن بتوانین وەک بەڕێزت باست کرد کە ئێمە خاوەنی ڕابردوو ئێستایەکی زۆر جوانین، ئێمە مافی تاکەکان لە ئێمە تا حدێکی باش پارێزراوترە لە زۆربەی وڵاتانی دیکە تا نەهامەتیەکانی وڵاتانی کە نەبینی نازین ئێمەش ئاستمان لەکوێ، یعنی ئێستا ژنمان ڕەنجی هەیە، دەنجی هەیە، کار دەکات، دەجوڵێتەوە، فیلم دەکات، ڕۆمان دەنووسێ. ئێمە دەتوانین هەموو ئەوانە بۆ نمونە تۆ فیلمێک دەکەی لەسەر ئەنفال یعنی کەم نییە بەڕاستی توانی لاپەڕەکان نەک فیلمێک ئەبێ 100 فیلم 1000 فیلم لەسەر ئەنفال دروست بکەیت. تۆ ئەوە لێرە لە ئەڵمانیا ئافرەتێکی کورد قسەی دەکرد باسیەوە دەکەوتی ئەم هەندێک کەس هەیە ئەوەندە لە دەرگامان دەدا ئەوەندە لە دەرگامان دەدا تا ئێمە مەجبور دەبین دەرگاکەی بۆ بکەینەوە. ئێمە کورد دەبێ ئێستا و نەک ئێستا لە مێژ بوو دەبایە وا بکەین کە ئێمە زۆر فیلم دروستکەین هەر پێیان بڵین ئاها ئەمە کوردین، ئێمە فەرمو ئەمە ئازارەکە، فەرمو ئەمە خۆشیەکانمان، فەرمو ئەوە شتە جوانەکانمان، فەرمو ئەوە جل و بەرگمان، فەرمو ئەمە ڕۆخسارمان، ئەمە جا خۆشی کورد لە چییە؟ تۆ لە شارێک دەچێ شارێک کە شێوەزار فەرقی هەیە، جلوبەرگ فەرقی هەیە، ئەمانە هەمووی جوانی دەدەنە فیلم. بۆ نمونە تۆ بڕۆیە بڵێن بڕۆیە کفری زۆرێک جلوبەرگ دەبینی، زۆرێک تێکەڵە لە ئەوانە دەبینی. جگەلەوە ئێمە کارەساتمان زۆر بووە، یعنی تۆ هەر چۆن لاپەڕەکانی مێژووی کورد هەڵ بدەیەوە کارەساتە، هەر کارەساتێک دەتوانی دەیان فیلمی لەسەر دروستکەی. بەڕای من ئەمە بۆ لایەنی پەیوەنددار هەرچەند ئەزانم زروفی مادی زۆر خراپە، بەڵام بۆ لایەنی پەیوەندیدار پێویستە دەیان فیلم لەسەر ئەو بابەتانە دروست بکرێ و هەموو دەرهێنەرەکان و بەخۆشمەوە دوورکەوینەوە لە جارێ دوورکەوینەوە لە هەندێک بابەتی مرۆیی. جارێ با تۆزێک ناسیۆنالیزم بین، با تۆزێک بیر لە نەتەوەکەی خۆمان بکەین و با تۆزێک بتوانین زمان و کلتوری کوردیمان بگەێنین. یعنی واجبە و ئەرکە لەسەر هەمومان هەزار لەسەر شەریکاتی کە گرنگی بە وبارن دەکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری کە بۆ نمونە 4 فیلم لە ساڵێکدا 4 فیلم دروست بکە کە ژماری زۆر کەمە، بتوانێت پارەیەکی زۆر خرج بکە بێت بۆ نمونە لە شاری وەکو بەرلین کە پایتەختی ئەڵمانیایە، لە ستۆکهۆڵم کە ستویدا لەمانە پارەیەکی زۆر خرج بکە، سینەما بکرێ بگرێت ماوەی با زەرەرکە خۆی بی زەرەرکەین ئێمە تا بتوانین پەیاممان بگەێنینێ. خواروە بە ئاسانی خۆ کەس پێت ناڵێ وەرە تکایە داوە لێ بردن دەکەم، تکایە وەرە فیلمەکەت بێنە تەماشای بکەم. نەخێر تۆ خۆ دەبێت وەک دەرگەدانەکە بێت لە دەرگایان بدەیت پێی بڵێ کاکە فەرمونە ئەها ئەنفالچی بڵێ کرد، ئەها لەسەر هۆلۆکۆست هەزاران فیلم دروست کرا، ئەها لەسەر زۆر بکارە ساتی تریانی ئێستا ڕەنگەر نێت خەیاڵم، ینی بۆ نمونە ئەو شتانە دەڵێن، یعنی ئێمە زۆر زیاد دەڵێن کورد ئەهلیسان فیلمیان کردە سەر ئەرفا، کاکە با بکرێت، با هەر بکرێت تا بزانێش و ئازارەکە چۆنە. ینی بۆ نمونە لەسەر هەڵەبجە زۆر 20 فیلمێک دروست کراوە، ینی زۆر کەمە. هەڵەبجە هەر گۆشەیەکی هەر ماڵێک بگری لە هەڵەبجە فیلمێکە گۆشەیەک. ڕاست ئێمە زۆر جار تەرکیز دەکەینە سەر عومەری خاوەر، بەس ینی ئەمە بۆکو لۆگۆ دەبینین، باوەڕ بکە چیرۆکی زۆر نازدارتر لە ناو هەڵەبجە هەیە. تۆرە بڕۆ بۆ نمونە ئەوەتە داعش چی نەکرد بە کوردی یەزیدیەکان، ینی چی نەکرد بە کوردانی تر، ینی چی نەکرد بۆ پێشمەرگانەی کە سەریان بڕە، ینی نازانی خۆی جارێکیان دەرێنەرەکاتە بۆ ئەڵمان بوو. من ئەو کات لە کوردستان بووم، گوتی ئێوە چ دەکەن؟ وتم وەڵای ئێمە دەمانێت فیلم دروستکەین. گوتی لەسەر چی دروست دەکەین؟ گوتم باوەڕ بکاوێت، ینی زۆر زابیر دەکەمەوە ئەخر لەسەر چ فیلم دروست بکەین، ئەوەندە شتەکان ئەوەندە زۆرن، ینی سینەماکاریش ڕێژەی کەمە ڕاستیەکەی، ئەوەندە زۆرە نازانی پەل بۆ کام چیرۆک ببەیت، کام لاپەڕی ژیانی منداڵێکی هەڵەبجە هەڵدەیەوە کە هەر هەمووی چیرۆکە.
جا بەڕای من وایە کە بتوانین ئەگەر بمانەوێ بەس کاری لەسەر بکەین پێویستە وا بکەین 4 فیلم مەسەرن بۆ نمونە سەرەتا 4 فیلمی جوانی درێژی کوالەتی لە هەموو ڕوویەکەوە کوالەتێکی باش ڕووی هەبێ پیشانی ئەوروپی بدەیت وەرە لەسەر ئەرچێ خۆت سینەما بگرە ڕێکلامێکی باشی بۆ بکە تا پێت بکرێت بینەری ئەوروپی کۆکەوە و پێیان بڵێ فەرمون ئەمە ئەوەیە کە داعشکردی دەسەکانە خۆش بێ کاکەمیر سپاس بۆ تۆ کامڕۆ ڕێگەی سکایپ و لە وڵاتی ئەڵمانیا و لەگەڵمان نبووی دەستت خۆش بێ بێگومان هیوادارین کە بەردەوام فیلمی کوردی دروست بکرێت و بتوانن زیاتر دەرهێنران و ئەو کەسانێک لە بواری سینەمایە کارەکەن زیاتر هەوڵەکانیان چڕتر بکەنەوە و تۆزێک گواز بێنی لە قسەکردن بەکردەوە بتوانین هەموو ئەو بابەتانە کاری لەسەر بکەین و ئەوە بە جیهانی بناسەین و هیواداریشین کە دیدارەکەیەوە زۆر بە باشی بەڕێوە بچێت جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە کە بتوانین ئێوە بە شێوازێکی باش کارتان لەسەر ئەم بابەتە کردووەکو فیلم و سینەما لە وڵاتی ئەڵمانیا دووبارە سپاس بەڵێ خۆشویستانێمە لەگەڵتانە بەردەوام ببین بەردەوامبوونەکەشمانی تر تاوا بەرەو کۆتان هیوادارین کە ڕۆژێکی خۆشتانە بێ ئەو تۆر و بابەتانی پێشکەشمانکردن سوودی هەبێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هیوای تەندروستێکی باش و خواتان لەگەڵ هیوا ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین هەر شاد بن.